دەنگۆکانی گرانبوونی نرخی خۆراک و ناجێگیربوونی ڕەوشی بازار و کەمی پاشەکەوتی گەنم ئەنجومەنی پارێزگای هەولێری ناچار کرد کۆبوونەوەیەکی تایبەت بکات بەو پرسە و بۆ ڕوونکردنەوەی پێویستیش لەسەر دەنگۆکان. سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێم و قایمقامی شارەکە و بەڕێوەبەری گشتی ژمارێک لە بەڕێوەبەرایەتی هەولێر لەسەر بانگهێشتی ئەنجومەنەکە ئامادەی کۆبوونەوەکە بوون. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە بەشی پێویست خۆراک لە کۆگاکان هەیە. احتیمال هەندێک بازرگان بی هەیە بازرگانی بە وەزع بکە لەسەر قوتی هەژاران زیاتر سوودمەند بێ و هەڵەیەکی بەڕێزێک کە پەیوەنددار بوو بە هاوردەکردن و هەناردەکردن بۆ دروستکردنی کۆگا ئەوە یەک لە بابەتەکان بوو و خەڵکیش دەزانی هەندێک خەڵکی بازرگانانی ئێمە ئینسانی باشن بە ویژدانەوەن بەڵام هەندێکی نەفس ئاست نزمیشیان تێدایە کە بیان هەوێ قۆڕخکاری بکەن و ئەو ڕەوشە ئیستیغلال بکەن. ئەوەی جێی ئاماژەیە ئێستا لە هەولێر پارێزگای هەولێر لە ماوەی ڕابردوو زیاتر لە 600 کۆگای بۆ بازرگانان دروستکرێت تایبەت بە ماوەدی غیزایی تا بە خۆراک بۆیە ینی مەخزانەکانیشیان پڕە. لەو کاتێک کە دەنگۆی گرانبوونی نرخ لە بازاڕەکان بڵاو بۆتەوە کارەکانی لێژنەکانی چاودێری پارێزگای هەولێریش زیادی کردووە بە جۆرێک ڕۆژانە بە بەردەوامی 10 لێژنە چاودێری بازار دەکەن. قایمقامی هەولێریش ڕای دەگەێنێت دۆخی بازار ئێستا ئاسایی بۆتەوە زیاتر لە 400 کۆگای پڕ لە خۆراشی جۆراوجۆر لە سنووری هەولێر هەیە و ڕۆژانە بەبێ هیچ کێشەیەک خۆراک لە سنوورەکان داخل دەبێت بۆیە پێویست ناکات هاوڵاتیان لە گرانی و قاتی بترسێن. ئیجراعاتەکان بریتە لە داخستنی شوێنەکە لە غەرامەکردنی خاوەنی شوێنەکە بەڵام حاڵەتە بۆ ڕوبەڕووی دادگامان کردەوە. ئێستا چەند کەیس لە ڕێگای داواکاری گشتی ئەمە بەپێی نووسراوێک و بەپێی بەڵگەنامەکانی کە لە بەردەستدایە و راپۆرتی لیژنەکان بەپێی نووسراوی ڕەوانەی داواکاری گشتی دەکەنەوە بۆ ئەوەی لە ڕێی دادگا یەکلای بێتەوە حاڵەت وە ڕوودا. بەڵام ئێمە وەکو لیژنەکانی قایمقامیت بڕیاری ئەوەمان داوە کە لەو حاڵەتە هەر کەسێک بێوێتن ئەوە بقۆزیتەوە بە دڵنیایەوە ئیجراعاتەکە زۆر قورس دەبێت. سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمیش ئاشکرای دەکات ئەوان ناتوانن هیچ بازرگانێک سزا بدەن بەڵام هەموو بازرگانەکانیان ئاگدار کردوتەوە کە دەبێت ڕەوشی بازار بە جێگیری بمێنێتەوە و بەردەوام بن لە هێنانی کاڵا و شتوماک. شتێک داواکاری لەسەر هەبی نرخیان تۆزێ حرەکەت دەکات بەزەوە نییە بکە بەردەوامی ئەمە دیتمان تۆزێ تەڵەبەکە بوو دوای نرخەکان دابەزیوە چونکو تەڵەبەکان خلاص بوون. ئێرشادات و نەسیحەت دەینە برادەرە بازرگانان کە ئیشوکارەکانە بە شێوەی نیشتیمانی بکەن و خزمەتی هاوڵاتی بکەن. لەگەڵ دیاریکردن و ڕۆژی ڕیفراندۆم و کاردانەوەی بنەرێنی بەشێکی زۆری وڵاتان بۆ ئەو پرسە بە تایبەتی وڵاتانی دراوسێ ترسی داخستنی سنوورەکانی لەلایەن هاوڵاتیان دروست کرد و بەشێک لە بازرگانەکانیش ئەو هەلایان بۆ مەرامی قازانجی خۆیان قۆستەوە دەنگۆی نەمانی خۆراکیان بڵاو کردەوە. ئەمە ژوای کرد هاوڵاتیان ڕوو لە کڕینی خۆراک بکەن بەڵام بەرپرسان دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە ڕەوشی بازار ئاساییە و خۆراک و کەلوپەلی پێویست وەکو جاران لە وڵاتان هاوردە دەکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.